هەرچەندە مانگی دەی ئەمساڵ کۆتایی وادەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە، بەڵام تا ئێستا حیزب و لایەنەکان لەسەر وادەی هەڵبژاردن ڕێک نەکەوتون و یاسای هەڵبژاردنەکانیش دیار نییە هەموار دەکرێت یا هەمان یاسای ئێستا کاری پێدەکرێت. پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن بژاردەیەکی نوێ دەخاتە بەردەستی حیزبەکان بۆ ڕێککەوتن لەسەر یاسای هەڵبژاردنەکان و دەڵێت سیستەمی تێکەڵاوی هاوتەریب باشترین بژاردەیە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان. لە دوای و چەقبەستوی کە چەندین مانگە هەیە لە نێوان یەک بازنەی و چوار بازنەیە، ئێمە پەیمانگای کوردی بەڵبژاردن بە باشمانزانی کە چارەسەرێکی مامناوەند بدۆسینەوە کە ئەویش خۆی لە سیستمی تێکەڵاوی هاوتەری بابینێتەوە. سیستمی تێکەڵاوی هاوتەری بەوەیە کە تۆ دێیت لە یەک هەڵبژاردنە دیزایانی ئەو شوێنی کە هەڵبژاردنەکەی تیاکەی کارێمی کوردستانە ئەیکەی بە دوو جۆر بازنەی هەڵبژاردن. جۆرێکیان ئەوەیە کە هەموو هەرێمی کوردستانەکەی بە یەک بازنەی هەڵبژاردن وەکو لە هەڵبژاردنەکانی پێشوە هەبووە. جۆرەکەی تری ئەیکەی بە بازنەی ناوچەی وەکو ئەوی کە لە عێراقا بووە تا هەڵبژاردنەکەی کە لە عێراقا هەیە لەگەڵەوەی لە هەرێمی کوردستانە هەیە لێکی ئەدەی، بەڵام ئەو دەنگانەی کە هەرێکیکان ئەیهێنن تێکەڵ بە یەکتری نابن، بەڵکو مەسەلە کاندیدەکان کە لە بازنە بچووکەکان ئاخۆیان کاندیدەکان ئەوەی کە دەرچووی کە دەرنەچوو تەواو ئەوە نییە وەکو سیستمی تێکەڵاوی هاوڕێژەی ئەندامەتی تێکەڵاو کە ئەو کاندیدەی دەرناچێت دەنگەکەی جۆزرێتەوانێت چێتەوە ناو لیستەکە. کۆمەڵی دادگەری کوردستان پێشتریش وتوویەتی لەگەڵ ئەوەدایە هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت و دەبێت حیزبەکان کۆتایی بەم ناکۆکیە بهێنن کە لەسەر هەڵبژاردن دروست بووە. کۆمەڵ بۆ چوونی وایە یاسای هەڵبژاردنەکان یان هەموار بکرێتەوە یاخود یاسایەکی نوێ ئامادە بکرێت، سیستەمی هەڵبژاردنیش لە یەک بازنەوە ببێت بە فرەبازنە. ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان خێرا دوای داوای سەرۆکایەتی پەرلەمان لە مانگی 11 ساڵی 2021 ڕامانگەیان کە بۆ چۆری فەرمی کۆمەڵەوەیە کە یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەر بکرێ، یان یاسایەکی تازە بێ یان یاسای پێشوو هەموار بکرێتەوە بۆەوەی کە سیستەمی هەڵبژاردن لە یەک بازنە ببێتە فرەبازنە لە هەرێمی کوردستان. ئەمەیش پێمان وابوو کە دەنگی ڕاستەقینەی دەنگدەر وەکان نوێنەری ڕاستەقینەی دەنگدەر دیاریەکە و نوێنەری پارێزگاکان بە شێوەیەکی یەکسان ئەچێتە پەرلەمانی کوردستان. تا ئێستا یاسای هەڵبژاردنەکان ڕەوانی پەرلەمانی کوردستان نەکراوە، بە مەبەستی هەموارکردنەوەی و دەستەی نوێی کۆمیسارانیش دیاری نەکراوە. بەم ناکۆکیی ئێستای حیزبەکانیش بێت بە دوور دەزانرێت هەڵبژاردن بەم نزیکانە ئەنجام بدرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.